بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە بەختەوەری بێت. خوازیارم لە خوای پەروەردیگار کەوا خێر و خۆشی و بەختەوەری بەسەر ئێوەی بەڕێز و خۆشەویست و بەسەر هەموو لایەکماندا بارینیتن. خۆشەویستان، بینەرانی بەڕێز و خۆشەویست، لاڵقەی ئەمڕۆشمان درێژە پێدەری چەند ئەڵقەی ڕابردووە کەوا بەردەوامین لەسەر باسکردن و هەروەها تیشک خستنە سەر پەروەردەی منداڵان و لە ئەڵقەی ڕابردوو گەیشتینە قۆناغی هەرزەکاری و باسمان لە قۆناغی هەرزەکاری جگەرگۆشەکانمان دەکرد. ئەمڕۆش و ئەڵقەی ئەمڕۆ ئەڵقەی داهاتووش خوای پەروەردیگار پشتیوان بێتن درێژە پێدەری ئەو بابەتە دەبین و ئیتر کۆتایی بە بابەتی قۆناغی هەرزەکاری دەینین. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی بەڕێز، زۆر جاران هەرزەکار جگەرگۆشەکانمان کاتێک کە دەگەنە قۆناغی هەرزەکاری هەست بە شەرمێکی زۆر دەکەن، هەست بە شەرمێکی تون دەکەن، واتە زۆر شەرمن دەردەچن لەم قۆناغەدا، هەست بە شەرم دەکەن و لەو حاڵەتانەدا زۆر جاران گەنجەکان هەرزەکارەکان حەست بە تەنیایی دەکەن، حەز بە زۆر خەوتن دەکەن، حەز دەکەن زۆر بخەون، تەنیا بن، یاخود لەو حاڵەتانەدا زۆر جاران وایان لێ دێتن گۆشەگیر دەبن، شتەکانی ناخی خۆیان دەرنابڕن. بۆیە لەم قۆناغەدا پێویستە دایکان و باوکان بزانن کەوە هەرزەکار زۆر جاران لەم قۆناغەدا ئەم حاڵەتانەیان بەسەردێت. بۆیە پێویستە چارەسەری ئەمە دایکان و باوکان بە جوانترین شێوە بیکەن، چۆن منداڵ لەو شەرمە زۆرەی کە تووشی بووە چۆن دەربازی دەکەن، چۆن چارەسەری دەکەن. دایکان و باوکانی بەڕێز، پێویستە لەسەر دایکان و باوکان وا لە جگەرگۆشەکانیان کە لە قۆناغی هەرزەکاریدان تێیان بگەینن و ئەو هەستەیان لەلا دروستکەن کەوا دایک و باوچیان باوەڕ و متمانەیان بەوانە، واتە جگەرگۆشەکەت، منداڵەکەت، کوڕەکەت، کچەکەت لە تەمەنی هەرزەکاریدا با هەست بکە کە تۆ متمانەت بە ئەو هەیە، با هەست بکە کە تۆ متمانەت بە تواناکانی ئەوان هەیە و تۆ بۆیان دووپات کەیەوە کەوا ئەوان حەقی خۆیتیان، کەوا لە کەسایەتی خۆیان سربەخۆ بن، کەسایەتێکی سربەخۆیان هەبێت. یعنی تۆ کاتێک کە ئەمەد بۆ دووپاتکردنەوە متمانەت بۆ دروستکردن هەستیان بەو متمانەیە کرد بۆ ئەوەی کەسایەتی خۆیان دروست ببێت و واتە وانە بن کە تەنها بە فەرمان و بە ئەمر و نەهی تۆ هەڵبستن و دابنیشن، وایان لێبێتن بۆ خۆیان کەسایەتیەک دروست بێتن، کەواتە ئەمەشیان دەکرێتن چارەسەر بێت بۆ ئەوەی کە ڕابردوو باسمان کرد. دایکان و باوکانی بەڕێز، هەرگیز گەنج لە قۆناغی هەرزەکاریدا، منداڵ لە قۆناغی هەرزەکاریدا شتی بەسەردا فەرز مەکەن، واتە وای لێ مەکەن بە زۆرە ملێشتی پێ بکەن، بەڵکو بەردەوام داوای هاوکاری لێ بکەن، واتە بە جەبری و بە زۆری و بە تۆبزیشتی پێ مەکە، بەڵکو هەوڵدا داوای یارمەتی لێ بکە. جیاوازە ئەم دووشتە کە پێی بڵێ فلانە شتە بکە، یاخود پێی بڵێ کە زەحمەت نەبی ئەو شتە یارمەتیم نادەی، هاوکاریم ناکەی، بەو شێوازە بەو ئوسلوبە هەوڵدا لەگەڵ منداڵی هەرزەکار هەڵسوکەوت بکە. دایکان و باوکانی بەڕێز، پێویستە لەسەر ئێوەی بەڕێز کەوا گۆڕانکاری لە خۆتان دروست بکەن، پێویستە بزانن کەوا پێویستیەکانی کەسی هەرزەکار، منداڵی هەرزەکار چییە، پێویستیەکانی چین، ئەو جگەرگۆشەی تۆ، ئەو کوڕ و کچەی تۆ لەو قۆناغەدا پێویستیەکانی چین. ئەگەر پێویستیەکانت زانی، ئەگەر زانیت حاجاتی ئەو منداڵەت چیە لەو قۆناغەدا، زۆرێک لە کێشەکان چارەسەر دەبن. دایکان و باوکانی بەڕێز، پێویستە ئێوە بە دوواداچوون بۆ منداڵەکانتان بکەن لەو قۆناغەدا، لە قۆناغی هەرزەکاری، چونکە قۆناغێکی زۆر حەساس و هەستیارە. متابعەیان بکەن، بە دوواداچوونیان بۆ بکەن، بەڵام نەکەن بە ڕێگای ڕاستەوخۆ،
نا بە ڕێگای ناڕاستەوخۆ کە ئەو منداڵە هەست پێ نەکاتن، هەست بە دواتداچوون و چاودێری تۆ نەکات، ڕاستەوخۆ نەکەی، بەڵکو بە ناڕاستەوخۆ هەوڵ بدە چاودێری بکە و متابعی بکە. شتێکی تر کە زۆر گرنگە دایکان و باوکانی بەڕێز لێی بە ئاگابن ئەویش ئەوەیە گفتوگۆ و قسەکردن و مناقەشەی بەڵام لەسەر خۆیانە بە هادیئی لەگەڵ منداڵەکەت باشترین ڕێگایە بۆ شێوازی تەعامولکردن و مامەڵەکردن لەگەڵ کەسی هەرزەکار. واتە بە گفتوگۆیەکی لەسەرخۆ، بە مناقەشەیەکی لەسەرخۆ و هادی ئەتوانی باشترین و جوانترین مامەڵە لەگەڵ منداڵەکەت بکەی لە قۆناغی هەرزەکاریدا. دایکان و باوکانی بەڕێز، نەکەن ڕۆژێک لە ڕۆژان سوکایەتی بە منداڵەکەتان بکەن، یاخود هەست و نەستی بریندار بکەن. ئیستیهزا پێکردنی، سوکایەتی پێکردنی، بریندارکردنی هەست و نەستی، ڕخنە لێگرتن لە هەرزەکار، یاخود شێوازی ستەمکاری و ئیستیبدادێکی تند و تیژ، شێوازی تند و تیژ بەرامبەری منداڵەکەت بەکاربێنی، خۆتان لەو شتانە بپارێزن. چونکە ئەو ئوسلوب و ئەو شێوازانە بەڕاستی سوودی نییە بۆ ئەو قۆناغە. بۆی وەکو گوتم بەردەوام حیواری هادی لەسەرخۆ، گفتوگۆی لەسەرخۆ، هێمنانە باشترین ڕێگایە بۆ چارەسەرکردنی کێشەکان. دایکان و باوکانی بەڕێز، وەکو تازەش ئاماژەم پێدا، ئەمر و نەهیەکانتان، فەرمانەکانتان کەمی کەنەوە. واتە زۆر فەرمانی پێمەکە، زۆر نەهی لێ مەکە، زۆر مەیڵێ ئەوە بکە و ئەوە مەکە. لە قۆناغی هەرزەکاریدا بە منداڵەکانتان ئەمر و نەهیەکانتان ناڵم هەر نەبی، بەڵام کەمی کەنەوە. وەکو گوتم تا ئەکرێ بە شێوازی داوای هاوکاری لێکردن، زەحمەت نەبێت یان وەرە یارمەتیم دە ئەو یارمەت، ینی ئەم شێوازە زیاتر هەوڵدان بەکاربێنن لەگەڵ جگەرگۆشەکان لە قۆناغی هەرزەکاریدا، فەرمان پێکردن و نەهیکردن تا ئەکرێ کەمی کەنەوە. شتێکی ترتان لەبیر نەچیتن دایکان و باوکانی بەڕێز، پێویستە ئێوەی بەڕێز لەگەڵ جگەرگۆشەکانتان لە قۆناغی هەرزەکاریدا زۆر ڕوون و ڕاشکاو بن. واتە نەکەن دوود لە شێوازی مامەڵەکردنتان لەگەڵیان لە قۆناغەدا تەڕەدود و گومان و یاخود دوودڵی و یاخود ناڕوونی لە شێوازی تەعامولکردنتان زۆر خراپە. بۆ نمونە ئەگەر بێت و کوڕەکەت ئیتیفاقت کرد، چونکە لەو قۆناغەدا لە قۆناغی هەرزەکاریدا بەڕاستی ئەو شێوازانەی ڕابردوو کە لەگەڵ منداڵەکەت پیادەتەکردن، ئەو ئوسلوبەی کە بەکارت دەهینا لەو قۆناغەدا سوودی نییە. لەو قۆناغەدا منداڵ هەموو شتێک دەزانێتن، شێوازە کۆنەکان دەبی واز لێبینی. ئەو نمونەی کە باسی دەکەم، بۆ نمونە تۆ لەگەڵ کوڕەکەت ڕێکەوتنێکت لەگەڵ کردووە کە کوڕەکەم پێویستە شەوانە تۆ دوای کاتژمێر 10 یاخود 11 لە دەرەوە نەبی و لە ماڵەوە بی. ئەو ڕێکەوتنە کاتێک کە لەگەڵت کرد پێویستە پێی بڵێ ئەگەر هاتوو دوای ئەو کاتژمێرە هاتیەوە لێ ناگەڕێم شەوێکی تر بچیە دەرەوە. ئەگەر هاتوو منداڵەکەت بەو ئیتیفاقی و بەو ڕێکەوتنەی کە لە نێوانتان بۆ لەگەڵ کوڕەکەت، ئەگەر هاتوو پێوە پابند نەبوو، شەوی داهاتوو مەسەلەن کاتژمێردەتان دانابوو 11 هاتەوە ماڵەوە، پێویستە شەوی ڕابردوو بە ڕوون و ڕاشکاوی پێی بڵێ کە ناوێ بچیتە دەرەوە تەواو، چونکە شەوی ڕابردوو کە من پێم گۆدووی ئیتیفاقمان وابوو تۆ پێوە پابند نەبووی. ئەها ئەم شێواز و مامەڵە ڕوون و ڕاشکاوانە لەگەڵ منداڵەکەت بەڕاستی و بە دروستی ئەمە مامەڵەیەکی تەندروستە، پەروەردە دەبێت و پەروەردەیەکی جوان دەبێتن. بۆی وەکو گوتم ڕوون و ڕاشکاوی لەو قۆناغەدا زۆر زۆر گرنگە. پێ نابێت واکو دەڵێن لەو قۆناغەدا مامەڵەکردنت لەگەڵیدا ئیزدیواجێتی پێوە دیار بێتن، یعنی وا بێتن کە منداڵ لێت تێنەگاتن کە تۆ مەبەستت چێ بە ڕاشکاوی. جا دایکان و باوکانی بەڕێز، تا دەشکرێت ڕێز لە هاوڕێکانی منداڵەکانتان بگرن. واتە کوڕەکەت کاتێک کە هاوڕێکی هەیە ڕێزی لێ بگرم، وەبانجی کە بۆ ماڵەکەی خۆت کوڕەکەت زۆر دڵی پێخۆش دەبێتن.
لەسەر ئەوەی کە تۆ ڕێز لە هاوڕەکەی ئەو دەگری و بانجی ماڵەوەی دەکەی پێی بەرز دەبێتەوە لە بەرامبەر ئەوەدا ئەویش گوێڕایەڵ دەبێتن زیاتر. بۆی تا دەکرێت ڕێز لە هاوڕەکانی منداڵەکانتان بگرن و لە ڕێگای حیواری لەسەرخۆ و گفتوگۆی لەسەرخۆوە وەکو گوتم دائیمەن ئەم شێوازە دەبێت لەگەڵ گەنجان لەگەڵ هەرزەکاران بەکاربێ حیوار و گفتوگۆی لەسەرخۆ چونکە ڕەتفعلی زۆرە کەسی هەرزەکار یعنی کاتێک کە ئوسلوبێکی تند مامەڵەی لەگەڵ بکەی ڕەتفعلی دەبێتن وەکو گوتم لە ڕێگای گفتوگۆی لەسەرخۆ هادی حیوارێکی هادی دەکرێت دەربارەی هاوڕێ خراپەکان دەربارەی صفاتی هاوڕێی خراپ یا صفاتی هاوڕێی باش گفتوگۆی لەگەڵ بکەی مناقەشەی لەگەڵ بکەی پێی بڵێ ئەها هاوڕێی باش دەبێت ئەم صفاتانەی هەبێت هاوڕێی خراپ ئەم جۆرە صفاتانەی هەیە پێویستە کە خۆتی لێ بەدوورکەی چونکە هاوڕێی خراپ تووشی خراپیت دەکات تووشی دەردەسەریت دەکات تووشی ڕێگای نەهامەتیت دەکاتن بەڵام هاوڕێی باش بەرەو بەختەوەری بەرەو ئاسوودەی تر لە ڕێ ئەم گفتوگۆیەوە کە تۆ لەگەڵ کوڕەکەت و لەگەڵ کچەکەت دەکەی دەکرێتن بە جوانی گوێت لێ بگرێتن و ئەوەی تۆ مەبەستە ئەو جێبەجێ بکاتن. دایکان و باوکانی بەڕێز بەڕاستی هەرزەکاران لەو قۆناغەدا زۆر پێویستیان بە ئەمن و ئەمان و بەوەیە کە هێوریان بکەینەوە پێویستیان بە هێورکردنەوەیە پێویستیان بە ڕاحەت و لەسەرخۆیی هەیە ناکرێت بە هەرگیز ئوسلوبی تند و تیژی لەو قۆناغەدا بەرامبەریان بەکار بێتن. زۆر جاران دایکان و باوکانی بەڕێز مڕاهێق کەسی هەرزەکار لەو قۆناغەدا هەست بە لاوازی دەکات هەست بە ترس دەکات. لەڵقەی ڕابردووش تۆزێک ئاماژەم پێدا هەست و ئیحساسی گوناهی لەلا دروست دەبێت هەست بە گوناه دەکاتن زۆر جاران چونکە منداڵ جگەرگۆشە لە قۆناغی هەرزەکاریدا لەو قۆناغەدا زۆر بیر دەکەنەوە یعنی قۆناغی هەرزەکاری قۆناغی بیرکردنەوەی زۆرە قۆناغی تەئەمول و تێفکرینی زۆرە لەو قۆناغەدا گەنجان هەرزەکاران زۆر بیر دەکەنەوە بۆیە هەستی ترس و هەست بە لاوازی و هەستکردن بە گوناه و بەو شتانە زۆر لەلایەن دروست دەبێتن. اینجا تا دەکرێت تۆ هەوڵدە لەگەڵ هەست و سۆزی هەرزەکار قسە بکەم واتە مخاتەبەی هەست و سۆزی بکەم مخاتەبەی مەشاعیری بکەم بەڵام بە عەقڵ واتە بە عەقڵ و بە گفتوگۆی لەسەرخۆ بە ئیحتیرامگرتن و بە ڕێزگرتنی هەوڵدە لەگەڵ هەست و سۆزەکانی لەگەڵ هەست و نەستەکانی مخاتەبە بکەی و قسەی لەگەڵ بکەی بۆ ئەوەی وەکو گوتم ئەو دەردوو ئەو نەخۆشیانەی کە لەلایەن هەرزەکاران هەیە بتوانین چارەسەر بکرێتن. شتێکی تر دایکان و باوکانی بەڕێز دەربارەی کاروبار دەربارەی شتە جنسیەکان تا دەکرێتن بە پێی پێویست زۆر بە کورتی قسەی بۆ بکە واتە ئەگەر پرسیاری کرد دەربارەی جنس دەربارەی سێکس پرسیاری کرد وەڵامی بدەوە و قسەی بۆ بکە بەڵام بە کورتی بە درێژینا بۆ دەڵێم وەڵامی بدە و دەربارەی سێکس قسەی بۆ بکە چونکە ئەگەر تۆ وەڵامی نەدەیەوە ئەگەر تۆ دەربارەی ئەوە قسەی بۆ نەکەی ئەوە دڵنیابە دەچێتە لای هاوڕێیەکی پرسیاری ئەوە دەکات هاوڕێیەکەش خوا دەزانێ لەوانەیە هاوڕێیەکی خراپ بیتن ئەو هاوڕێ خراپە ئیستیغلالی بکاتن بۆ ئەوەی جا ئێمە ڕێ لەوە بگرین نەچێتە لای هاوڕێی خراپ و هاوڕێی خراپ سوء ئیستیفادا لەو حاڵەتە نەکاتن نەچێتە لای هاوڕێ خراپ با لە دەمی تۆوە دەربارەی سێکس و دەربارەی جنس شتەکان بزانێتن بە سۆک و گوتم لەو قۆناغەدا هێشتا قۆناغی تەفسیل نییە قۆناغی شەڕحکردن نییە بە کورتی وەڵامی بدەوە و دایکان و باوکانی بەڕێز هەرزەکاران تا دەکرێت سربەخۆییان پێ ببەخشن ئەمڕۆ ڕۆژی سربەخۆییە با سربەخۆییان هەبێتن واتە سربەخۆیی لە کەسایەتیاندا و ئێوە چاودێر مەبن بەسەر هەموو شتە کچکە و گەورەکانیان واتە هەر شتێکی بچووک و گەورە بێتن وەکو کامیڕەیەک چاودێربی بەسەر سەریەوە نا ئەوە ناکرێتن و بەو شێوەیە مەبن وەکو پێشتر ئاماژەم پێدا هەوڵدەن متابعیان بکەن بە دوواداچوونیان بۆ بکەن بەڵام بەڕێگای ناڕاستە و خۆ بەڵام بۆ هەموو کاروبارەکانیشیان نا ئەوەی کە زەڕورە ئەوەی شتێک کە پێویستە
باجار و بار متابعەکردنیان هەبێ بۆ ئەوەی بەلا ڕێدانەچن بۆ ئەوەی ڕێگای هەڵا نەگرنەبەر لەو قۆناغەدا. خۆشەویستان ئەمڕۆژ لە ئەڵلقەی ئەمڕۆژدا بەم شێوە گەیشتینە کۆتایی ئەڵلقەی بەرنامەی ئەمڕۆمان تا ئەڵلقەیەکی تر و ڕۆژێکی نوێ لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە و درێژە بەم ئەڵلقەیە دەدەین لێرەدا بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرم خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.